ئێرە گوندی کەوڕەبەنە ئەو شوێنەی کە دوێنێ لەسەر کێشەی زەویزار 5 کەسی لێ کوژرا. شەڕەکە لە نێوان دوو برا بووە کە خێزانەکانیان خوشکن. یەکێکیان پلەی سەربازی هەیە و ئەوی تریشیان کادیری حیزبیە. لەو 5 کەسەی کوژراوە باوکێک و 3 کوڕ لە یەک خێزان و لە خێزانەکەی تریش کەسێک کوژراوە و 2 کەسیش بریندارە. دوو بنەماڵەکە براش بووینە کێشەی زەویزاریان هەبووە لە نێوان یەکدا کە بۆتە دەمەقاڵەیانەوە چەندین جار کێشەشیان هەبووە داوای یاساییشیان تۆمار کردووە و داواکانیان پەراوی لێکۆڵینەوەکانیان لە دادگا بووە. بەڵام دیارە ئەمڕۆ کە ڕوبەڕووی یەک بووینەوە لەم نێوەندەدا 5 کوژراو هەیە و 2 برینداریش هەیە. پارێزەرێک هۆکارەکانی زۆربوونی ڕووداوەکانی کوشتن و تەشەنەسەندنی دەگەڕێنێتەوە بۆ یەکلانەکردنەوەی کەیسەکان لە دادگاکان و پەنابردن بۆ دیوەخانە کۆمەڵایەتەکان تا چارەسەری کەیسەکانی لێ بکرێت. دادگاکان وەکو دادگا نەماون دادگا کەم تەرخەمە و لە کاتی ئێستا هیچ کاتێک ڕقابە قەزائیمە نەبووە لە کاتی ئێستا لە دادگاکان هاتوو کێشێکگەر لە دادگا کراوە کەسێک هانای لە بە دادگا هینا ڕووی لە دادگا کرد بۆی کەەوە کێشەکەی لای بکاتەوە بەڵام دادگا چ دەکاتن مماتەڵی پێ دەکات. ئەو حاڵەتانەی دیوەخانە دروستکراوەکان لە شوێن تەجاوز هەرخۆی دیوەخانەکە تەجاوز لە شوێن تەجاوزش بیتن و شێخەکیشی بەخۆی وەناوە ئەوانە هەموو هۆکاری ئەو کێشەکەوا دروست بووە. ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن بە وتەی چاودێران خەریکە لە حاڵەتەوە دەبێتە دیاردا. زۆرجار هۆکاری ئەم ڕووداوانەش دەگەڕێنرێتەوە بۆ بوونی چەکی بێمۆڵەت لەلایەن هاوڵاتیان کە تا ئێستا وەک پێویست نەتواندراوە ئەم دیاردەیە بە یاساڕێک بخرێت. ساڵێک لەمەوبەر لە نێوان دوو خێزان کە برایەکترن لەسەر کێشەی زەویزار شەڕ دەکەوتە نێوانیان و 3 کەس بریندار دەبێت. دوای ساڵێک جارێکی تر شەڕ دەکەوێتەوە نێوانیان بەڵام ئەم جارەیان چەک لە شەڕەکە بەکاردێ و بەهۆیەوە 5 کەس دەبێتە قوربانی و 2 کەسیش بریندار دەبێت. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، گوندی کەوڕەبەن، سەر بە قەزای خەبات.